لە پێشوازی مانگی ڕەمەزانداین بازار پڕ بووە لە خواردنی جۆرا و جۆر بەتایبەت ئەو خواردنانەی کە هاوڵاتیان لەو مانگەدا خواستیان لەسەرەتی چەند ڕۆژێکیشە هاوڵاتیان دەستیان بە ئامادەکاری کردووە و خۆراک و پێداویستیەکانیان دەکڕن بەڵام نیگەرانن لەوەی نرخی کاڵا و شومەکەکان بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆوە بینیوە داوا دەکەن بازرگانەکان ڕەچاوی دۆخی دارایی خەڵک بکەن و لەم مانگەدا نرخەکانیان دابەزێنن ئەو حاڵە خەڵکی تایە بە ڕوبع مەعاش و بەبێنە و بەرە و دەزەبەی بۆ هەشتێ وەک مار پێێتەوەیە مار با بەسەرانی هەموو ئەم حیزبانەی کە ئەم وڵاتیان ئاوا لێ کرد کە ئەم خەڵکیان قوڕ بەسەر کرد دەست بۆ هەچیە کە بیت بە کۆمەڵی پارەکە لە توانای خەڵکان نییە کابرا 300,000 وەرەگرێ تۆ 300,000 نارموچەکە و بێ ئەچیتە و بازاڕەوە 300,000 بی بە خەستەخانە بێی بەشتی ئەدەوا دوو ڕۆژتر ڕەمەزانە خەڵک مناڵی هەیە نەخۆشی هەیە لە ماڵە جلوبەرجیەوێ خواردنیەوێ ئێمانە بەچی ئەکرێ وەڵا شت گرانە هەر ڕۆژ بە ڕۆژ گرانترە بێ هەرچی شتە دوو قات چۆتە سەری مەسەن بۆ نمونە زەیتمانەکری بە 2 ڕوبعەکەم ێستا بە 3 ڕوبعەکەمە ئیتر هەمووی هەرینی بەرپرسانە هەموویێنی مەسوولی دزە بێ لە شتیش بەرزە بێتەوە ساڵانە ئەوە 2 ساڵە حکومەت یێرێن فێر بۆ ماڵی خوا داخە مزگەوت داخە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان وەک نەریتێکی ساڵانەی لێ هاتووە لەگەڵ نزیک بوونەوەی مانگی ڕەمەزان نرخی زۆربەی کاڵا و شومەکەکان بەرز دەبێتەوە لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی ئەرکی چاودێریکردنی بازاڕیان لە ئەستۆدایە ئەوان ئاماژە بەوە دەکەن هەر بازرگانێک یان فرۆشیارێک قۆرخی بازار بکات و نرخ لەسەر هاوڵاتیان گران بکات تاوەکو ئاستی داخستنی شوێنەکەی سزا دەدرێت ئێمە وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی ڕۆژانە نرخمان بۆ دێ لە ڕێگەی چاودێری بازرگانی سلێمانیەوە چاودێری هەموو نرخانەکەین کە گۆڕانکاری بەسەرانێت لەسەر هاوڵاتیان بەدڵنیاییەوە لە هەر شوێنێک نرخ گرام کرێت بە مەبەست بەهۆی ئەوەی کە خوازە سەر بەربوو کاڵاکان زۆر بێ ئێمە ئیجراتی یاسایی لەگەڵ شوێنانەکەین و ڕێگەیان ناین دیارە بەداخۆ هاوڵاتیانیش لە سەرەتای ڕەمەزانە بە ڕێژەیەکی زۆر خۆراک و کاڵا ئاکرن وازن کە ئەبێتەوە هۆی گرانبوونیان نەما لە بازارە دیارە ئەو شتانە هیچ دروست نییە ئێمە وەکو لیژنە هاوبەشەکان بۆردی چاودێری بازاڕەکەین ئەوەی کە پەیوەندی بە کاڵا و خۆراک و شتومەکەوە بێ لە بازارە ڕۆژان لە ڕێی چاودێری بازرگانیەوە ئێمە بەداچوونی وردی بۆکەین و ڕێگەناین مانگی ڕەمەزانی ئەم ساڵ لە کاتێکدایە هەرێمی کوردستان لە قەیرانێکی قورسی داراییدایە موچە خۆران با لێبڕینەوە موچەیان بەسەردادا بەش دەکرێت نرخی دۆلاری ئەمریکیش لە بەرامبەر دیناری عێراقیدا بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆوە بینیوە هەموو ئەمانە وا دەکەن هاوڵاتیان نەتوانن وەکو پێویست پێشوازی لە مانگی ڕەمەزان بکەن هەورە زەحمەت شار پرێس سلێمانی